ئاوێنە کە نوقسانی کەسێک دەرەخات جوانی و سیفەتە پارسەنگە ڕەسەنەکانیشی نیشانەدا. ناڵێت تۆ هەر ڕیپۆقەکە بە چاوتەوەی و لای بە مویەکی زیادت پێوەیە ڕیشتە ڕێک نەکردووە قژت باش دانەهێنا و حەمامەکەت خراپ بەستووە ئاژڵێ چاویشت جوانە برۆکانت جوانە سیمات جوانە ئەم سیما جوانیش عەکسەکاتەوە لەبەر تۆ وەختێک کە تەماشایەکەی ئەم دادپەروەریەتیە لەم ئاوێنەیە هەیە پێویستە لە تۆ شەوا بێ کە تۆ باسی یەکێگەکەی سەیرکردنی ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێ بە باسی ئیمامی ئەبوو حەنیفە ئەکا ڕەحمەتی خوای لێ ئیمامی ئەبوو حەنیفە طبعاً ئیمامێکی زۆر گەورەیە لە فقها ئیمامی یەکەمە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بە دەربارەیە فەرمێ كل الناس عيال على أبي حنيفة هەموو کەسێک وەکو بڵێ مشەخۆرن لەسەر فقهەکەی ئیمامی ئەبوو حەنیفە یا هەموو کەسێک بخۆرن یعنی ئەو خزمەتی هەموویانی کردووە کە لە دوای ئەوان دێن بەڵام ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بە حەدیسی کەم بەکارهێنا لەو سەردەمەی ئەوان ڕحلەی سەفەری کۆکردنەوەی حەدیث کەم بوو إمام البخاري رحمة الله عليه بك وصفي أوكا أفرمع على جلالة قدره في الفقه والفتوى كان ضعيف الحديث لقل أوشا كمنزلي زور قوري لشرع ناسي وفتوى دانا بلام لحديث ورقرتنا ضعيف يعني احتمال ناكرة تسر زور لو حديثانا كأو بزعيف دانا ونمرجني ضعيف شكو إمام أبو حنيفة رحمة الله عليه مشهورة كبوشي ويبو كأبو بني ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێ حسابی ئەوەی کردووە کە ئەم ئاوێنەیە کە لە صفەتی خۆیەتی ئەزانە کە لەسەر دادپەروەری دروست بوو ئەو دادپەروەری کە بهی قامەتی السەماوات والأرض ئەمیش بەم شێوەیە وەصفی ئەو پیاوە بەڕێزەی کردووە و من و تۆژە بێ فێر ببین کاتێک کە باسی یەکێگەکەین نابێ صفەتە خراپەکانی هەموو ئەوانی تر داپۆشێ ئەڵێن هەق نەبوو ئەم فتوایی بدایە براوەڵام فتوای زۆر غەڵەتە زۆر سەقەتە ئەوا ماوە ئەڵێن ئەم پیاوە پیاوێکی بەڕێزە یعنی خەڵکی پەروەردە کردووە چەند وتاری هەیە لەسەر مینبەر بەلاغ و دەعوەی هەیە کتێبی هەیە نووسیوەتی اینجا ساڵهای ساڵە نوێژ و ئیسلامەتیە کە خەڵکی لە مزگەوت پەروەردە کردووە ئەمە شتێکی زۆر مهمە لە ئومەتی ئیسلامەدا ڕشت کە پێوترا علم الرجال علم الرجال یەکێکە لە 5 علم لە حەدیثە ئەخوێنرێ یەکیان ڕیوایە و دیرایە و علم الرجال وعلل وأمانك أخر لقى المسانيد وسرشا وكان حديث علم الرجال بريتيا لبياو ناسي أم كسيك لزنجيري سندك ميموني كري مهران لنافع لابن عمر يا لأوزاعي لنافع لابن عمر لا بيغمر إخوة عليه الصلاة والسلام جراود نافع شيء أي هني ندر بزاني نافع شيء يا ميموني كري مهران شيء يا شاري كري حوشب شيء لسندك ميموني كري مهران يا شاري كري حوشب هل يشيل لم سندانا دينو أقرين ليش ولا دايق بوا شيء خندوا لا شيء خندوتي ما مستعتي تقوى ودين دارتي بلاغي كتير داناني شيء خندوا ولا أخير جيانيش يا هروا موثوق ماوى يان خلفاوى يان ضعيف ولا بربيريتي الروايات كاني لا تكلوا أما أبيبا حديثي ضعيف بلام لا تشزمن يكون أبيبا حديثي ضعيف كأزانين ألي ربرو دواوى برو أخير عمري وايلهات أما أواني تري ثقا كروايتك شيكري وأوتري الله ثقة مأمون حافظ ثقة أما أنا طبعا هم لقبي قورن شو نسأله الدكتوراه شيء لا حافظ ثقة 600,000 حديثي لبرنجا بيالين حافظ وباوشي هم أواني كدكتوراه كان دن ناقنا ومستوى أم بياو حافظ ثقة أمي تريان لا يؤخذ حديثه أمي تريان فيه مقال طبعا حسب حالتي ضعف كان أي ترى لما متروك الحديث غريب الحديث كذب أو كاذب أو متهم الرواية كان ممشي وين إن جاء فيه مقال يعني قسيتي لسر كراوة اختلف فيه العلماء أمانة هموي لقل باس كردني شاكا كان يعني أجر هركسك بروات سر إمامي ذهبي رحمة إخواني إمامي ذهبي إمامي كي برزة تركمانة رفيق إمامي ابن تيمية برحمة إخواني بدعي أو كوشي دعي كردو لعمري هشتاو بين صالية 165 كتابي نوسيوية شكل كتابكاني تاريخ الإسلام كبنجاو سي مجلدي قوري وأمبيا وبرزة شارزائي كي زوري لعلم الرجال هبو
كتابي المستدرك الحاكمي نيسابوري هناوا سر لنم راجعين السنة كاني كردوتو لبر حاكمي نيسابوري بيلا متساهل في الحديث روايات كاني آسان كارياني تيا هو متهم فيه بالتشيع والله مواشني أخوي طبعا أم روايات أنا سنة داني إيوه هناوا يك أم بيعواني سنة كاني در هناوا بون من إمام حاكمة فرمي رجاله رجال الشيخين إمامي ذهبية فرمي لا ليس رجال الشيخين بل رجال بخاري فقط بۆ چونکە یەکێک لە پیاوەکان لەم زنجیرە سەنەدە لای مسلم نییە لەبەر لای بوخاریە ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ هاتووە لە دوای ئیمامی ذەهەبیش ئەم تەحقیقەی کردوتەوە وەکو موچێش حکمێکی تری دەرهێناوە فەرمێ لا ليس كما قال الذهبي بل فلان ابن فلان ابن فلان وهو من رجال الحديث الصحيح عند مسلم رواية مسلم شيهناوة توبوشي أما أنا وقتك كباسي أم كابراياكن كزعيفة مثلا باسي علم كشيكن باسي تقوى بدين داريتي كشيكن بوئي أو توازن درس ببي آوانا شوية إنساني مسلمانش بيوستكاتك زمية كيغاكا أو عدالتش ديسان أو أخوة زمبي وترى علمي جرح التعديل لنا وظلمي لنا وضمني علم الرجال آية جرح التعديل كاش بريتيا لويكا أو توازن درس بكرتو علي بەڵێ لە فلان فتوى هەڵەی کردو بەڵێ فلان شتی کردو بەڵێ ئەوەی وا کردو یان پێشتر ئەوەی وتووە بەڵام ئێستا چاچی کردو یان پیاو چاچەکەی ئەوە ئەشارێت صفەتی شەشەمەوەیە ئاوێنە بە ئومێدی پاککردنەوە و تەواوکردن نوقسانیەکانە خاتەڕ نەک بە ئومێدی ئابڕووبردن و فەزەحکردن و ناوزڕاندن بۆیە تا نوقسانێکە ڕاست نەکرێتەوە ئاوێنە واز لە ئامۆژگاری خۆی ناهێنێ ئەگەر پەڵەکە بە چاوی منە وڕی پۆقەکە بە چاوی منە بوو کە تەماشام کرد و دوای لای نەبرد لام نەبرد دوای ڕۆژێکی کە دوای سەعاتێکی کە تەماشایەکەمە دیسان هەروایە دوایی هەر چەندێک بێ مادام پێوەیەتی ئەم ئاوێنێ ئەدای وەزیفەی خۆیەکە ئەمە زۆر جوامێریکی ئازایەتیەکی گەورە و پش و درێژەیەکی گەورە کۆڵ نەدانە منەبەزی و دلێریە داعیەکی مسلمانە بینێدا بە کەسێکی ئەهلی مزگەوتەوە بۆ نمونە نقصانيكي ليبين نصيحتك فرمان بتشاكو برالسي لخرافه لچارچوي كومرغي مسلمانه كان هاي نصيحتك لا ينبر ديسان نصيحتك تو ديسان بردوام نصيحتك تو چونك ام بياوا امشتا ابيني لو كسا بلام اگر خوي بوي چاره سر نكرا اواني شتر بكاردينه بمسلمانه كي ترى الله نصيحتي بكابلكو ان شاء الله او بتوانه نصيحتك بكاو او راست كاتو يا او خيربك يا او خرابه واز ليبين ضرورية تا نقصانك الراز نكرتوا توش واز لامۆژگارێکی خۆت مێنە ئاوێنە نەماندووە بێن نەبێزارە بێن نەمە لە لێیگرێ نەکۆڵەدا لە خۆت بپرسە بزانە تۆ شوای یا یەک جارێکت پێ وتۆ جا زۆر سەیرە کابرا مەسەلەن سەلەفیەکە بە سۆفیەکی وتو یەک جار پێی وتۆ کەچی دوالە ئەوە گەلۆرە چەند جارم نەسیحەت کرد هەر بە مشریکەکەی خوای هەر ئەوەی پێ قبوڵە برای قامە حوجەوا ناکرێ دو اصلا سلفي وصوفي كلا يكتر خوين وشو الرجل حزي يكترون شرطالي انا طبعا اقامه حجه هيك على سن اي تريان ناكر شو كيش الا صفتي اقامه حجه او كسيكي اقامه حجه كاكا او يبي دات برور بلا لا ما دعوك يعني بلي قبولك توازن يجيبي بوي او نبي او حقد قينيك برانبري هيتي باشان رون كردوي حجه كان خوهر بيك جارناتو هني يكشتي واولي رنگ بلي ام دليلان ضعيفه سەنەدەکە شت باس کردو بۆ نمونە کابرایەکی حەنەفیە بینی دەستی ئاوا گرتو بەڵام لە خوار ناوچی دایناوە پێڵی بۆ واکەی بۆ دەست لەوێ گرتو خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەستی لەوێ نەگرتو ئەلێرا گرتوێتی لە بینی قەفەزەی سنگی و ناوچی مەچەکی گرتو ئێرەی گرتو پەنجەی گەیانەوەتە ئێرە ئاوا دەستی گرتو ئاوا گرتوێتی ئەی تۆ بۆ ئاوا کردو گەیانێتە خوار ناوکرد ئەڵێ لەبەر ئیمامی ئەبوو حەنیفە فەرمووە مەذهەبی ئێمە وایە الله آخر والله حديثة كان زورا لسر أم حديثي تو اعتماد كردو تسر لفقه كتا يا إمام أبو حنيفة اعتماد كردو تسرنا عبد الرحمن أسلمية أما ضعيفة كالرواية كي هنا وتولا خوارنا وكدسيدانا تو أخو بيغمر إخوة عليه الصلاة والسلام يجاري نوش نكردو بردوام بخل كم نوجاني ليبينيو يخو يجارنا ودس بخات خوارنا وكي دسي لشانا كاني تردانا والرواية كان مش صحيحا تو ناتواني هرب واندي يجارت بو باسكرت تواب لي قام حجم لسر كردو وري ناقري خوي كلبو توجونا ذاته متعصبه ودمار جيد نا ورده ببشد رجيك يزور هروك ام صفتي آيونية انجا
تۆش لە خۆت بپرسە بزانە بەم سیفەتە تۆ وای تۆ بۆچی بە هیوای لاوازکردن و ناوزڕاندن نە لە غیبەتە گەڕێتەوە نەوازی لە دێنی لە لە سۆراخکردنی خاڵی لاوازی براکانی خۆ دەگەڕی دایمە وازیان لێ نایەنیت و ڕۆی بەدوایە سوور بە لەسەر دینداری و پاچی خۆت نەفەس درێژیش بە لەسەر ڕاستکردنەوەی چەمک و پاکردنەوەی دینداری کەسانی دەور و پشتت بە ئارام بە و سەبر لەسەر هەڵی خەڵکی بگرە چوارچەوەی ئەم بەرنامە جوانەی ئەهلی سونەت بپارێزە کە ئەم هەموو عولەما بەڕێزەی ئومەت ئەم هەموو خواناس و پیاو چاکەتیان ڕشت مەکەورە سەر بەیت و بالۆرەیەکە لەسەر تەلەڤیزیۆنەوە پارەی دراوەتەوە بۆ ئەوەی ئەوانە بڵێ کە تۆ خاتە ئەو جێژە ئەمانە چین هەتاکو ئەم قلی و بلیە گەڵن تۆ شوێن ئەمە کەوتووی وازە لە ئیمامی شافعیە ناوە ڕەحمەتی خوای خاڵی حوتەمی یا صیفەتی حوتەمی ئاوێنەیی ئەگەر کەسێک لە ئاوێنە تووڕە ببێت و داینێتەوە یا فڕێ بدە یا پارچە پارچەیکە فڕێ دات و بیشکێنێ دوای کە مەجبوریە بێتەوە هەر پارچەیەکی هەڵگرێتەوە ئەگەر بریناریشی نەک هەر پارچەیەکی هەڵگرێتەوە خزمەتی ئەکات پارچەیەکی ئەوەندەی لێ ماوەتەوە هەڵێگرێتەوە ئاوا سەیرەکە بەڵێ وەڵا ڕیشی باش دانێنەوە قژی باش دانێنەوە جامانەکەی باش نەبەستەوە مەکیاجەکەی باش نەکردووە و موانەی لا نەبردووە فڵاش دوایی کە مەجبوریە بێتەوە واکە هەر پارچەیەکی شەڵەگرێتەوە ئاوێنەکە ئەدای وەزیفەی خۆیەکە چونکە خزمەتی ئەکاتەوە چونکە ئاوێنە ڕۆڵی خۆی هەرە بینێ ئەزانێ ئەمە ڕۆڵێکە و لەم ژیانە بەم ئاوێنەیە سپێررا تۆش ڕۆڵێکت پێسپێرراوە کە ئەم دینە بگەێنیتەوە بە خەڵکی ئەم دینە دووەرگرتووە لە خۆتا تەطبیقت کردووە لە دەوروبەرتە بەگەیاندوتە بە دەوروبەر دەیگەێنیتەوە بە خەڵکانێکی تر خەڵک کە سەرە تەماشای تۆکە و ئەتناسێ و ئەزانێ ڕاستگۆی ڕابردوو دەزانێت کە چۆنم دینە گۆڕیوێتی باشتر باوەڕ پێک بەڵام تۆ ڕابردوود بە باشتر بە مسلمانانە هێنابێ و ئێستا وردەوردە فێری ئەنحرافات بووبی خەڵق قسەی سەر چۆن لێوەرەگری با وەزیریش بی با ئەندام پەرلەمانیش بی با ناوداریش بی خەڵک سەری یەکەم جارە دەکات و ئەوەی یەکەم جار گەرمە تەریقە بوو گرتبووت یان تۆهری ئایدۆلۆژی بوو بە دەردی مارکسیەکانی زمانی کۆنیان و کەوا بوو تۆ ئەوەی ڕابردووت پاکتر بوو خواناسیەکەی ئەو سات باشتر بوو بۆیە ئەمەش ضروریە ئینسانی مسلمان بزانێت کە ئەو ئەرکە کەوتۆتە سەرشانی پێویستە جێبەجێکە ئەنجا هەر کەس کەوتە بەر حەملەی دوژمن و گروپەکەی پارچە پارچە و پەرتەوازە کرا ئەمە بکاتە هەنجەتی خۆکشان و وازهێنان و گۆشەگیری وەکو ئاوێنەکە کە ئاوێنەکە واناکە ئێتەوا و ئیسلامەکە ئێمە خۆمان زەرەرەکەین حتمما نەخشە و پلانی گڵاوی دوژمن سەرەکەوێت چونکە لەتلەتی کردوین ئەم لەتانش ئەنجا ئەدای مەسئولیەتی خۆیان ناکەن نا ئێمە ئەبێ پێویستە ئەم بەلاغی دینە بگەێنین وەکو خۆی نەک ئاوێنەکە چڵکن و پیس بووە و ژەنگاوی بۆ پشتەکەیان کڕان و ئاوا بێوێ بیگەێنێت و ئاوا نایگەێنێت صفەتی ئاوێنەیەتەکە بێ لە خۆتا هەبێ بۆی پلانی دوژمنیش ئاوا سەرکەوتوو نەبێ پارچە پارچەشمان کەن ئەوەندەی تر لەتلەت و پەرتەوازەشمان کەن ئێمە پێویستە ئەدای مەسئولیەتی خۆمان هەر بکەین لیتەکون شوهەداء علی الناس ويكون الرسول عليكم شهيدا ئێمە پێویستە ڕۆڵی دینداری خۆمان ببینین تۆش هەروەها ڕۆڵی دینداری خۆت ببینە و ئەم صیفەتانە کە صیفەتی ئاوێنەین خۆت بیری لێ بکەرەوە ئەمانەی کە من وتم هەر بۆ بیرخستنەوە بوون سەرنجدە لە ئاوێنە چەند شتی تری لێ دۆزیتەوە ئینشاءڵڵا لە ئەڵقەی داهاتووە باس لە حەو نقطەی ترەکەمەوە ئەم حەمد نقطەیەشت لەبیر بێ تا سەرنجام ئەبن بە 14 نقطە و نقاتی تریش هەیە کە من باسم نەکردوون حتمما تۆش زیاتر فێرە بیتەوە چونکە ئەمانە هەمووی مجرد سەرنجدانن بۆ دۆزینەوەی صیفاتی لێکچواوی ئاوێنە و مسلمانی دیندار و ڕەسەن و داعی خۆی پەروەردگارمان کە بە مسلمانی ڕەسەن و داعی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله